زەبیانی کاستانی تەماشەمەکە لەگە گورمژنەکە هاتی نەدەری تەماش وەمان زای جامەکان هاتنە خوارد بەس ئەلحەمدولیلا سیارەکە بوو. بەهۆی هێرشی درۆنی سەر کورسڵخانەوە کە لایەن کورسڵخانەوە لە کاژمێرن و 20 خولەکی بەیانی کە بەرپەتی دراوە ئەو ئۆتۆمبیلە لە پیرزین کە سەقفەکەی یاخود دەتوانین بڵێن پانۆراما و شوشەکەی سەری بەهۆی ئەوەی کە تەنەکان کەوتونەتە خوارەوە شکاوە جا خاوانەکەی لێرەیە قوربانجان بە خۆتان سەلامەتن. سەلامەت بی مەمنونەرە وڵا بەخۆمان سەلامەتین الحەمدولیلا. ئەو بەیانی کە چەند ڕۆژە و موشەکانە بۆ سەر هەولێر و کورسڵخانەی ئەمریکا نێزیکە لەمە زەبیانی کاستانی تەماشەمەکە لەگە گورمژنەکە هاتی نەدەری تەماش وەمان زای جامەکان هاتنە خوارد بەس ئەلحەمدولیلا سیارەکە بوو. باشە جگە لە شوشەی ئۆتۆمبیلەکە لە ماڵەوە ینی پەنجەرەکان هەمووی نەشکاوە یاخود دەجوڵاوە. وڵی پەنجەرەکانمان هەموو کردیتەوە جامەکانمان کردینەوە ناوەڵا بەسی ئەو ماڵە جیرانەمان تەقریبان جامەکانیشکە بە ساسمەیەک هات ئەو ساسمەیەگەر ئەو ساسمەیە بە سیارەی من کەتی وڵات جامەکەی شکاندیە هەر لە شوێنی خۆشی دانا ئارێوەڵا هەرێوڵا سا لێرەکانە ساسمەکە لێرە بوو کەت بووە ئاردی سەر قێڕەکەیوە. دووبارە بە خۆتان سەلامەت بی مەمنون. دیار نییە زیانەکەی چەندە؟ بە قورعانی جا نازانمە تا دەست مسنای نازانم ژیان چەند لەبەرەوە شوشەکەی سەرێتی ئەوەشیان وەبزانم گران بەهایەوە. ئەو کاتە خەوتە بوونیان بە ئاگا بوون کە ناوەڵا خەوتبووی لەبەر ڕەمەزانە بیسابیانیان دەن و ناوڵا خەوتبووی لە گورمژنەکەی هاتی نەدەرێ هەر فکری سیارم هەنەکرد کاتمە دەری تەماشەم کرد سیارەکەمەوە ها ئاسپاس دەکەی ڕێستێ. بەڵێ ئەمەی دەبینن ئەمە ئۆتۆمبیلەیەکەوە بەهۆی ینی کەوتنە خوارەوە ئەو تەنانێک کە لە ئاسمان بوون لەلایەن فڕۆکخانەی هەولێر لایەن لە دەوروبەری کۆنسڵخانەوە کە تەنەکان کەوتوتە خوارەوە ئیدی بۆتە هۆکاری ئەوەی ئەم پانۆرامەیە ینی بشتێتووە بە تەواوەتی ئۆتۆمبیلەکە ینی ئەگەر سەیری بکەی لە ناوەی هەم بۆتە شوشە و وەک خاونەکەی باز دەکاتن لە ماڵەوە خەوتبوون ئەو کاتە.